بله بینران هر وکو وی راپورت ما آماجه و جبوی بدا ایرش اول چند روزه هلبجاتنا سروکاتیا دسته سروکاتیا پارلمانتوی عراقی بداوی هات گلک گود گلک وته هات نکرن و گلک نیخاش و جارا هری داویج آلوزی لناب هولا پارلمان چی بو و جارا اول چند یعنی سر صبح ایرو اگر شاش نبم ایرش سر نافچه کس کات انجام دان و هرها هفیمانیا تقدم و عزم ایرش سر بنگه و بارگه و نافچه کس کاتی انجام دان و وی کجی گلک کارودان نافخو و در ویولات لپای خو آنیه جبوی شروع کرنا زیادتر بیتر و برفرحت لسر مجارا گرینگو هستیار کو گردای باشور کردستان ام کو حریم کردستان یجی نهال استودیو ما برز برهان محمد فرج پارلمانتار خولا بری یا پارلمانتویا عراقی دگل ما برز برهان محمد فرج تبخیر هاتی سر چاوی من سپاس از دخوازم جوی بسیاری دست بکم گلک دیویژن او ایرشن وید ماهی سر نافچه و کسک هاتی دومانده سر کردن آلین شیعه به تایبتی دیویژن دخوازن یعنی دخوازی دیویژی آلین امریکی دخوازن هیجت پاساب و ماهنه که دست دیوان دا هبی بو اوی کو هیزن امریکا و کوالیسیون ناف دولتی لامریکا بمینن نرخاندن تا جبوی وی یکی چیه کرم که سپاس سيدة خوي ديارة بارودوخي عراق خلا هالبجاردنەکانەوە یا لە ڕاگەاندنی نەتایجی هەڵبژاردنەوە استقطابات دروست بوو و هەندێک لایەن هەڵبژاردنەکانی ڕەوز کردەوە و پێی باش نەبوو نەتایجەکان و قبوڵی نەکرد ئەوە خۆی کێشەیەک بوو سەرەتای کێشەکان و دوای ئەوەش ئێستا دائما لە عراقا استقطابات دروستە لە کاتی هەڵبژاردنە و دوای هەڵبژاردن لە پێکێنانی حکوومەت سەروبەندی پێکێنانی حکوومەتە دیسان کێشە دروستە ململایەن دروستە بێ خۆی لە عراقا ینی ئەرزێت خۆشە بۆ ململانێ چ ململانی ئەقلیمی و چ ململانی نێودەوڵەتی و پێکهاتی عراق خۆی وایە کە ئەو ململانەی تا بۆتە ینی سروشتێک بۆتە بەشێک لە عراق بۆیە ململای نێوان سونەکان و نێوان شیعەکان هەیە شیعە لە نێو خۆیان کێشەی هەیە هەندێک لە شیعەکان هەندێک کارەکەن بۆ ئەوی کەوا بیخەنە سەر ئەستۆی شیعەکانی تر هەندێک لە شیعەکان هەندێک کارەکەن بیخەنە ئەستۆی سونەکان و هەندێکیشان خەڵکی تریش و هەندێک چاودێرەڵێن هەندێک ئەمریکەکان خۆیان هەندێک کێشە دروستەکەن بۆی کەوا مداخەلە بکەن بۆیە بەڕاستی ئەمانە هەموو خوێندنەوەی هەموو ئەگەر ناتوانێت ئینسان ینی لایەکیان ئەوە بکەی ئەگەر بێت و داتات نەبێ یاوەکو زانیاری تەواوت نەبێ زانیاری مەبەستم زانیاری استخباراتی دقیقت نەبێ ناتوانانی ئەو تەحلیلانە با بڵین یا ئەو تاوانانە یا ئەو حرەکەیە بخەیتە ئەستۆی لایە لە لایەنەکان بەڵام ئەوەیە ینی ئێستا سونە لەگەڵ سەدرەکان پێکەوە لە حکوومەتان و ئەوەی کە بەرامبەر بە سونەکانە و ئەوەی بەرامبەر بە سەدرەکانە ئەو لایەنانن کە میلیشیان هەیە میلیشیای حەشدی شعبیان هەیە و نزیکن لە ئێرانەوە بۆیە هەم ئاسانترە بەنسبەت سونەکانەوە بیخەنە سەر ئەو لایەنانەی کەوا باڵێن ئەقتابی حەشدی شعبی و ئەوەی کە لەلایەن ئێرانەوەن و یا لایەنگری ئێرانن و بۆ ئەمریکاش هەرەوە ئاسانە ینی خەڵک زووتر باوەڕەکە و ئەتوانێ ینی قەنەعەت بە خەڵک بکە ئەزێ پرسیارە خۆیان دووهەم بە پەندێکە پێشینیان دەست پێ بکەم دەبێژن مانگەشەو سەر ئێوارە لە دیارە یعنی مانگەشەو سەر لە ئێوارە دیارە گەلو ئەو ئالوزی نەوە هۆڵا پارلەمانێ ئێرشکردن سەر هەردوو هەفەیمانیên ئالیên سونی و هەرەوە ناوچەیە کەسک و gelek ئالوزی دین یەن گوتگوت و وتەوتە ئەبە ئەگەر هەیە پارلەمانتۆرێکە بەوی ئەوەی تشتێک ji بۆی کوردان شین بە یان دەستکەفتێکی ji بۆی پێشە ڕۆژە نفشێ باشووری کوردستانê lê شین ببە زەنی سەیدا مەسئلەکە ینی ئەم هەنگاوی ئێستا هەنگاوێکی نوێ لە ساڵی 2023ەوە تاوەکو نهایەتی 2021 حکومڕانی لە عێراق حکومڕانیەکی تەوافقی بووە ینی بە شێوەی تەوافق و سازان حکوومەتیان پێکێناوە و سەر ئەو بنەما پەرلەمان یاساکانی دەرکردووە و حکومڕانی لە عێراقا حکوومێکی مشارەکە بووە و هەموو مەشی شەریک بوونە لە بڕیارەکانە ئەم هەنگاوی ئێستا هەنگاوێکی نوێیە هەنگاوێکە بەرەو حکوومەتی زۆرینەوە تا حکوومەی ئەغلەبی وەتەنی ئەم هەنگاوە کۆمەڵێک خەڵک پشتگوێ ئەخا و هەموو حزبەکان و هەموو تیارەکان فێر بوون دەبێت لە دەسەڵاتە بوون چکم دەسەڵات ئینتاجی هەیە و شتیان لێ دەسەکەوێت دەسەڵاتی ئێستا لە معارەزەبوون قورسە میلیشیان هەیە پێویستی بە یا ئیمکانێت هەیە پێویستی مەسائلی مالی هەیە پێویستیان بە ئیدارە هەیە پێویستیان بە حکومڕانی هەیە بۆیە ئەم مەسئلە
مەسلەیەکی ئاسان نییە هەروە بڕە دەبێ ورتتر بنتیا من پێشتریش کاتی خۆی دەبێت کورد بێلایەن بێ نەچێتە تەرەفێکەوە بەڵام ئێستا ئەم تەرەفە باڵێ ئەم دوو تەرەفەی کە دروست بووە ینی لە ئەسڵا خۆی با بڵێن ململانەیەکی ئەقلیمی نێودەوڵەتیە و دەیانەوێت ڕووی لە شیعەکانە بۆی شیعەکان پەرت بکەن بەڵە شیعەکان ئێستا پەرت کردووە و پەرتکردنی شیعەکان دێت دەبێ وا لە کوردەکە ئەبێ لایەنێک هەڵبژێرێ و یاوا لە سونەکە لایەنێک هەڵبژێرێ ئەبێ دەوایە کورد و سونە دقەتی ئەمە بدەن بەڵام ئەوەی کە سونە خۆی دقەتی داوە بەڵام سونە ئەمەی پێخۆشە چونکم هیچ نەبێ لایەنی لاوازەکە و نینۆکی ئێران کورتەکاتەوە لە عێراقا و ئەمە بۆ سونە ساڵانێکە کە ئەسڵەن لە سەرەتا لە ساڵی 2023 سونە حکومڕانی لەم شێوەی عێراق بە شێوەی دیموکراسیان پێ خۆش نەبوو لە منتەقە بەگشتی نەک تەنها سونە بەڵکو تورکیا ئێران دەوڵەتە عەرەبیەکان ئەو سیستەمەی کە لە عێراق دروست بوو ئەو نیزامە سیاسی کە لە عێراق دروست بوو ڕەفزیانە کرد و دژی بوون پیان ناخۆش بوو بله کواته جو آخفتنی تا وصل نرخاندن خلق وصل هزرد که کو عراق بنوی فدرال لسال 2030 پشتی روخانه رژیم بعث دروجه ویدا نبیه هبونا هیزا چکدار دموکراسی هلبجاتن هندک پیون لهودو غریب نرخاندن تا جبوی بی یکی شیعه زانی چی مسئله یعنی پیکاتی عراق بناو ولاتی کی فدراله لدستورا وایا و تنها فدراليتك يعني اتحادك وايلات تنها هرمي كردستان والعراق بينما العراق حكومتك مركزي حكمك يعني حكومتي اتحادي دائما ابي تنها دوسي وزير لبغاها بي وزير السياده كان او اوين تلم منطق كان من المحليبه بلام بيكاتي عراق للروي دستوريه ولاتك اتحاديه بلام للروي براكتيكا ولاتك مركزيه اما يكي كلو كيشاني كالعراق باسي يعني فدراليتي عراق واتحادي عراق وانا كان وهي مسألة هذي تشكدار وأوانش لعراق تاي يسمي ليشيان نيان تواني يعني لعراق بنا بربكريا يعني بنا بربكريا بعكسه الصدري استخوي داواي أواك السيد صدر داواي نماني ميليشياك أخوي سرايا سلامي هي هل استرتاوى هيبو وهو ميليشيايا دواي مسألة داعشيش همو أطرافي شيعي تنانت حسين كان شيعيش هاتن حشد دروس كرد وأو حشدانا ميليشيابون وهمو أمبيكاتانا وأمانا کاریگەریان لەسەر ساحی سیاسی عێراق هەیە لە ڕووی دەستوریەوە لە ڕووی یاساییەوە یعنی بە شێوەیەکی نەرێنی نەک بە شێوەی ئەرێنی و ئەمانە هەموو ینی کاریگەریان لەسەر دروستبوونی کێشە لە عێراق و ئاریشە لە عێراق هەیە هیچ کامی ناتوانێت ینی ئەمان ناتوان بنیاتی دەوڵەتێکی قانون بنن بله گەلێک جاران مقتەدەسەر سەدەما هەری سەرەکە کو سەر کەفت دەبووی هەلبژاتنێدا ڕایا گەشتیا عێراقی ناوەڕاست و باشوور عێراق ji بووی خوڕاکێشە و دە هەلبژاتنە دەنگێکە باش بدەست بێینا ئەوجی پەیڤ ئانکۆ مژارە گەندەلیە بوو نەها دگو گەندەلی دە هەموو وەرەکێ هەبوونا هێزا چەکدار بەهەداردانا سامانên گشتی گەلو هەبوونا هێزا چەکدار بە تایبەتی کو مقتەدەسەر بانگەشەیە وەیەکێ دکە کو هەبوونا هێزین چەکدار جوورەکەی ji گەندەلیە گەلو سەرایە سەلم یا سەر بە مقتەدەسەر ئەوژی شێوازەکە گەندەلی نیە کو مقتەدەسەر بخۆ بەنگەهشتێت کە لێ بخۆژی گەندەلی دەست پێت کە سەیدا مەسئلەکەی مقتەدا سەدر ئێمە ینی زۆربەی سیاسیەکانی عێراق باڵێن سیاسی ڕەسینەکان و محەنەکان مقتەدا بە سیاسی نازانن بەس بابێت تەماشایەکی ساحی سیاسی عێراقی لە 2023 مقتەدا لە حکمە و لە حکم نییە معارەزەیە و معارەزە نییە یاری ئەکا و یاری ناکە هەموو هێلکەکانی ناخاتە سەبەتەیەکەوە بەردەوام مقتەدا یاری جوانی کردووە یا وەکی یاریزانێکی جوانە و ئێمە نمونەیەکتان بێنەوە لە ساڵی 2010 کە هەڵبژاردن کرا مجلسی ئاعلا و یەکێتی و مقتەدا وەکێک دەنگەکانمە وەکێک بوو لە پەرلەمانە بەس بەینەما یەکێتی 13 کورسی هەبوو مجلسی ئاعلا 13 کورسی هەبوو بەو دەنگانەوە مقتەدا 40 کورسی هەبوو جا بەڕاستی ئێمە ئەگەر بەسیا من خۆشم مەلاحەزەم زۆرە لەسەر ئەدایی بەڵام یاریزانێکی ینی یاریکی جوانەکە و لە هەموو کاتێکە دەسڵاتدار بووە لە ناو حکوومەت و لە دەروی حکوومەتیشە ویستێتی جادە بجوڵێن جوڵانێتی ویستێتی حکوومەت تێک بدا تێکی داوە بۆیە مقتەدا سید مقتەدا ئێستش ینی بەو یاریانە توانی ینی تەماشاکە لە سەرەتای هەڵبژاردنەکەوتی من نامەوە هەڵبژاردنەوە سوێندی خوار بەشداری هەڵبژاردن ناکەم کەچی پاشان هات ناو هەڵبژاردنەوە یاریەکەی بردەوە لەگەڵ متەزاهرینە دژیان بوو بەڵام کە خۆی ڕۆیشتە نایەوێت پشتیوانیانی کرد یعنی یاریەکە کا نە مالیکی ئەو یاریکەی کردووە لە ناو شیعەکانە نە حەکیم کردی هیچ حزب تەقلید شیعەکان ئەو یاریان نەکرد مع العلم ئەم تازەشە لە چاو ئەوانە بله مقتدا صدر اگر د سالن بهوری د گلک سفر و گشتن سیاسی جبوی هندک ولاتن کندا و ولاتن عربی هبو
او یکی نویت نرخاندن کو مقتدا سرد حولو بزاوه که تند ده بو اوی کو ولات عراق ام کو حکومت ناوندی عراق جه هجمون و دستوردان و دستک داینا ولات بتایبتی ایرانه دور بخه و نزیکی ولات عربی به گلو او یک یه سرکفتی بی آن نه اما اصلي موضوعك اميه يعني اللي هالبجاردنا كان شاء اوي كوا بوشويه بو وبيش هالبجاردنا كان دولتاني اماراتي عربي وخليجي عربي ودولتاني السنه بشتواني السنه كان يعني كردو بشتواني مقتدا انا كرد اوي كوا مساري حكم راين العراق دور بخنا ولا دستي ايران ودستي ايران وكوت من كان كرد كان ولا لعراق واصلي موضوعك بو عراق بقى انه حاضني عربي بقرنوا حاضني عربي وعربكان بشتواني أكن وبردوام والنظرية أمريكاشة بأمريكا ودولة عربية كانوا منطقي السنة حتى بتركيا شو ديانوي يعني شيعة دابش بكن وكرديان وديانوي مقتدى صدر لقال السنة كان ولقال كرد بكون طرف يقبتوان حكومة تشكيل كان ولا إيران دور خونوا هنجاو بهنجاو بأيندا زياتر وابي شنكم براسي شيعة كان تكتيك ينكر لسرتات 2003 بدبابي أمريكي هاتن بو عراق أو هم لا كزانية بلام لجيروا لقال إيراني كانون يعني الشيعة أولني النظامي مبدئي التقيان هي وسوديا اللي وبينيوا لسروا لقال أمريكا بون لجيروا لقال إيران بون تنال مقتدا جواب والسيد مقتدا يعني استش فيوندي لقال إيران هي يبتشرين بلام كيزاني بلام أو ياري أكاد ياري أكا كياري كرد يعني يتر ياري كان يخوي جيبجي أكا مرتبط نية بلايك وحتى لقال إيران بينا 4 سال لەگەڵ ئێرانەوە 4 ساڵی تر دژی ئێرانە بێ 4 سال لەگەڵ ئیمارات و دەوڵەتانی کەنداوە بێ 4 ساڵەکەی تر دژیانە بێ جا لەبەر ئەوە سیاسەتێکی ڕوون و ئاشکرای نییە یعنی بۆ کوردیش با منێ قسە بکەم نەک پرسیار نەکەی بۆ کوردیش یعنی شەریکی لەگەڵ مقتدا قورسە بەدوو بۆ شەریکی لەگەڵ مقتدا قورسە لەبەر ئەوەی ڕوئیایەکی سیاسی واضحی نییە دوو يعني حکمڕانی لە عێراق بە شێوەی ئەغلەبیەت لە مەسلحەتی کورد نابێت دڵنیابین خۆی أغلبية ليش لمصلحتي كردنا بولا بريو يشتا أوان لكاتي أغلبية في يكي أنا قردوا بعربي سنو شيعة ودش بكرد بله از دخوازم به کرد و کرمانجوی بسیار میا هری داوی که جبر کو دم ما کرد نه حواله مل کنترل دیویژن گلک جارا مقتدسات بحث حکومت زورینه و اجتماعی آنکو پرانی و اجتماعی تکو کمینه شه او تیتن نرخاندن او وی کینو که کود بجی پنگاوه که دشه پیش دو پنگاوه تیتا پاش یعنی اگر ها دوی قوناغا هستیار دا کرد جارا کدن ببتا قربانیا برچوندین هر دو آلین شیعه و سنی خوي كرد استا اوتا او سرتايا اگر يكتي بارتي بو شيو برن طبعا او يكي كلا اگر كان كهلايكي غوري برا من هلايكي استراتيجيه دبي كرد بيكو بي وريك ون لسر برنامج حكومي وريك ون لسر دعوه كاريكان المسالي زنو كرنوي مدسي اتحاد لمرحله زور لقازانجي كردا ومسالي قانوني نوتو غاز مسالي موچو بوجا امانه مسالي هزي بيجمرغا امانه متفق بن بايبريكو برونا بغا اگر كرد لبغا دابش بي زور كاريكي هلايا واستراتيجيه ام هلايا وحتما تنهانك دابش ابن لنيوان شيعة كان بلكو دكونا بين مطرقي ايران وامريكا شوا او هليكي جوريه نابي بد دقته تماشا بكري نابي لبر كسيق لبر شخصيق لبر نازن يعني مصلحتك تايبتي او موضوعه دبي قازانجي نتوي كرد قازانجي ملتي كرد لا يعني رهن او رهن دبي بينن بو وي كان توشي كشي جوره نبين ومنطقة استا حساسة وضع العراق حساسة وأمريكا مراقبة وضع كاكا دولة عربية كان يعني آن بيان باشا حكومي أغلبية بيه والدعم صدروا أو هي زاناك السنة كانوا إستش بارتي لقلانا دبي أما وابكنا تشبو بارتي هلايكي تاريخية قلتنا أخوي براتنا أوه وتشبو يكيتيش زريريكي جوراكا وديسان هلايكي جوريه بله گلک سپاس جوی برهان محمد فرج پارلمانتاری خولا بری یا پارلمانتوی عراقی کل استودیوی دگل مدابو